یەکەمین خەسڵەتی خەباتی مەدەنی لە دوای 500 لە حکومڕانیەتی شێوە ئیقتاعی عوسمانی کە بەسەر گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هێنابوویان بەڵێ لە دوای ئەو هەموو مێژووە مەدێکی مەدەنی لە کۆتایی سەدەی 19ەوە سەر هەڵدەدا ئەم مەدە مەدەنیە کوردەکان تێیدا پێشەنگن و هەمیشە پرسیارەکە دیسان دەگەڕێتەوە بۆ ئەوەی بۆچی کوردەکان پێشەنگی مەدە مەدەنیەکەن بۆچی کوردەکان وەکو ئەوانی دیکە دەست نابن بۆ بابەتی یاخیبوون لە سیستەمی عوسمانی تەماشا بکە تەنها نەتەوەیەک کە لە سیستەمی 500 حکمی عەباسیدا یاخی نەبوو کورد بوو کورد یاخی نەبوون لە عوسمانیەکان هەموو ئەوانی مەسەنەتەوەکانی نووسە دوورگەی باڵخان بگرە تاوەکو دێت بۆ ڕۆژهەڵاتی ئاسیای بچووک ئەرمەنەکان ئەمانە یاخی بوون و عەرەبەکانی شتێکڕا یاخی بوون و بە ئامانجەکانی خۆشیان گەیشتن